ئەمڕۆ کۆبوونەوەی ئێمە لەبەردەم ئەم دامەزراوە دیپلۆماسیەدا بۆ ڕەخنەکردن و سەرکۆنەکردنی ئەو واقعە یاسایی و سیاسی شێواوەیە کە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە. یادی ساڵڕۆژی کوژرانی حەسەن ڕەحمان نمونەیەکی ڕوونی پەکەوتنی سیستەمی دادوەری و سەروەری یاسایە کە تێدا هاوڵاتیان لەسەر داواکردنی مافە سەرەتاییەکانی ژیان ڕوبەڕووی مەرگ دەبێتنەوە. مێژووی 15 ساڵی ڕابردوو لە ڕووداوەکانی هەفتەی شوباتی 2011 تا ئەمڕۆ دەکات دەیسەلمێنێک کە بێدەنگی بەرامبەر بە لێپرسینەوە لە تاوانباران بووەتە کللتورێکی باو لە نێو دەسەڵاتدا لە بری جێبەجێکردنی یاسا و سزا دانی بکوژانی خۆپشاندەران و هاوڵاتیان پارێزبەندی یاسایی و پلەبەرزکردنەوە و خەڵاتیان پێشکەش دەکرێت لەلایەن پارتەکانی دەسەڵات و پارتی دیموکراتی کوردستان و بنەماڵەی بارزانی بە تایبەت. بەردەوامی ئەم دۆخە قۆڕخکاری دەسەڵات لەلایەن بنەماڵەی بارزانیەوە پێمان دەڵێت کە چاوەڕوانی هیچ جۆرە چاکسازی و دادپەروەریەک ناکرێت لەو دەسەڵاتە. ئامانجی ئێمە لێرە گەیاندنی کێشەی سیستەمی دادوەریە بە ناوەندە نێو دەوڵەتیەکان و لایەنە دیپلۆماسیەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تا فشار بخرێتە سەر ئەم بێدەنگیە و